ئامۆژگاری بۆ ئێمە ئەو شتانە دەبیستین و بە خۆماندا ناچینەوە. کاتێ عەلی کوڕی ئیمامی فوضەیل ئەو پیاوە خواناسا کوڕەکەی دەگریا، باوکی پێی فەرموو ئیمامی فوضەیل عەلی جان بۆ دەگریت؟ کوڕە جوانەکەم بۆ دەگریت؟ وتي يا أبتي أخاف ألا تجمعنا القيامة. والله باو جان بو دقريم أترسم لقيامتها يكترين بيني نوا، أترسم لبهشتا كون بينوا. ئەواتۆش حەز بە مراقەبەی خوا بکە، کاتێکە لەناو ماڵ و مناڵی خۆتا دانیشتوویتە بیری ئەوە بکەرەوە ڕۆژێکە بێ ماڵ و مناڵەکەت کەس نازانێت لە قیامەت لەکوێیە. وەڵڵاهی نە خێزانی خۆت ئەبینی، نە خوشکت، نە دایکت، نە برات، نە کەسوکارت. کەواتە تەخوای خوا بکە، لە خوا بترسە، ئەو کاتە ئینشاڵڵا بەختەوەر و کامەران دەبیت. ئەمە یەکێک لە حکمەتەکانی ڕۆژوو کە ئێمە موسڵمان دەستمان دەکەوێ بریتیە لە مراقەبە و چاودێریکردنی خوای پەروەردگار بەسەر خۆمانەوە. کەواتە تۆش ئاگاداری خۆت بە، حەز بە چاودێری خوای پەروەردگار بکە بەسەرتەوە. یا ربی خوای ئیصلاحی حاڵمان کەی، یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی، یا ربی خوای لە گوناهی مردوەکانمان خۆش بی، یا ربی خوای شیفای نەخۆشەکانمان بدەی، بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خەیریان کردووە. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين وآله وصحبه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، بێگومان ئێمە پێویستە ئەوەندەی لە تواناماندا هەیە شارەزا بین لە دینی خوای پەروەردگار، ئەوەندەی لە تواناماندا هەیە لە دینەکەی خوای پەروەردگار تێ بگەین. یەکێک لەو کەسانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ڕۆژووی لەسەر فەرض نییە، دوو جۆر کەسمان هەیە ڕۆژووی مانگی ڕەمەزانیان لەسەر فەرض نییە، ئەگەر لەو حاڵەتەدا بژین. ئەمانەی باسی بکەین و پارێکش باسمان کردووە لە خودبەدا حکمی ڕۆژووکردنی ئافرەتی حامیلە و شیردەر. ئافرەتێک حەملی هەیە، ئافرەتێک شیر ئەدا بە مناڵی خۆی، بەڵام مناڵەکەی لەسەر شیر ئەژی، نەک مناڵەکەی خواردن نەخوارد. ئایا ڕۆژووکردنی ئەمانەت چۆنە؟ زانایانی ئیسلام ڕەحمەتی خوایان لەبێ پێنج ڕەئیان هەیە، پێنج ڕەئی هەیە لەسەر ئەوەی ئایا ڕۆژوو دەگرنەوە یا ڕۆژوو ناگرنەوە. بەڵام ڕەئی بە قووەت بەپێی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و بەپێی قولی سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئافرەتی حامیلە، بەڵام تێ بگەیت لەو شتانە چه حامیلەیەک؟ ئەو ئافرەتەی حامیلەیە و سکفڕە، دووگیانە، بەڵام ڕۆژووگرتن لاوازی ئەکا و بێتاقەتی ئەکا. بێتاقەتی نوعەیە، خۆ ئێمەش لەشمان ساقە، بەڵام بێتاقەتە بین، ئەو بێتاقەتێمان مەبەست نییە. ئافرەت کە حامیلە بوو بەوەی حەملەکەوە زیاد بێتاقەتە بێ، گیانی ئەلەرزێت، بێزارە بێ، توانای نامێنێ، زەرەر بە حەملەکەی دەگا، ئەو کاتە ئەتوانێت بە ڕۆژوو نەبێ. یا ئافرەتی شیردەر، ئەو ئافرەتەی شیردەرە، کاتێکە شیرەدا بە مناڵەکەی خۆی، مناڵەکەی لەسەر شیری ئەو ئەژی، ئەو ئافرەتەش ئەتوانێ ڕۆژوو نەگرێت. بەڵام هەر کاتێک ئەگەر ئافرەتێک حامیلە بوو، 15 ڕۆژی ڕەمەزان حەملی هەبوو، لە ڕۆژی 15ی ئاخردا حەملەکەی دانا، ئەبێ ئەو 15 ڕۆژە بگرێتەوە و نابێت بڵێ من شیردەرم ئەو 15 ڕۆژەشم لەسەر نییە، چونکە ئەو 15 ڕۆژەی ڕەمەزان لە زەیسانیا بوو، ئەبێ بگرێتەوە. ئەو ڕۆژانەی کە حەملی هەبوو نایگرێتەوە، بەڵام هەر ڕۆژێک کەوتە زەیسانی و مناڵبوونەوە لە ناو ڕەمەزاندا، ئەو ڕۆژانە لەسەری واجبی بگرێتەوە، بە باشیش لە شتەکان تێ بکەیت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صەحیحدا کە ئیمامی ترمزی و ئیمامی ئەحمەد و ئیمامی ئیبن ماجە ڕیوایەتی ئەکەن،
حديثك صحيحة وفي إمام ألبانية فرمي رحمة إخواني به في غمر إخوانه فرمي صلى الله عليه وسلم وعن الحامل والمرضع الصوم أي الصيام خواي فرودقار هلي قرتوا لسر آفرتي حامل وشيردر روجو قرتن روجوی لەسەریان هەڵگرتووە ڕۆژوش قەزا ناکەنەوە بۆچی ئیمامی نافع ڕەحمەتی خوای لەبێ لە ئەسەرێکی صحیحدا کە ئیمامی دارەقوتنی ڕیوایەتێکا و ئیمامی ئەلبانی فەرمێ صحیحە ئیمامی نافع دەفەرمێ أن امرأة سألت ابن عمر وهي حبلى بباشي جيو بقري آفرتك هذا قسمتي إمامي عبد الله كوري عمر خوای ڕاستی بێ بەڵام ئافرەتەکە حامیلە بوو سکفر بوو دووگیان بوو پرسیاری کرد ئایا من بە ڕۆژوو بم یا بە ڕۆژوو نەبم فقال أفطري وأطعمي عن كل يوم مسكينا ولا تقضي واضح فرمي أي آفرتك تو حاملة وسكفري لمانگی رمضان دا پرسیارم لێ ئەەکەی ئایا بە ڕۆژوم یا بە ڕۆژوو نەبم فەرمووی بە ڕۆژوو مەبە ئەفطیری ڕۆژەکەت بشکێنەوە بە ڕۆژوو مەبە و بۆ هەموو ڕۆژێک خواردنی فەقیرێک بدە کە لەم ڕۆژەدا ئەگەر بتوانی بەلایەنی کەمەوە بۆ هەر ڕۆژێکی ئەو ئافرەتە کیلۆنیۆ برنج بدە برنجێکی باش بخورێت نەک برنجێکە بۆ دەواچین بەکاردەهێنرێت برنجێکی چاک هەر بۆ ڕۆژێک کیلۆنیۆ برنج ئەگەر بۆ ئەو مانگە فەردەیە برنج دەی زۆر باشە ئینشاڵڵا عیبێکیان نییە ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەر بەم ئافرەتە حامیلەی فەرموو ڕۆژۆکەت بشکێنەوە بە ڕۆژوو مەبە بۆ هەر ڕۆژێکیش فەقیرێک تێر بکە وەلا تەقضی بەڵام ڕۆژۆکەت مەگەڕێنەوە قەزای مەکەرەوە ئەمە سەحابە وای فەرموو ڕەزای خوای لێ بێت إمام عبد الله كوري عباس لأثرك الصحيح كان إمام دار قطني روايتك وإمام ألبانية فمن الصحيحة رحمة إخوان النبي ابن عباس كأمضي في غمر إخوان صلى الله عليه وسلم عالمي كي قوري الصحابية أفرمي قال الحامل والمرضع تفطر ولا تقضي ئافرەتی حامیلە و شیردەر ڕۆژوو ناگرن و قەزایشی ناکەنەوە ئەمە دوو قەولی سەحابە سێمیش ئیمامی نافع ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ كانت بنت لابن عمر تحت رجل من قريش فأصابها عطش في رمضان إمام عبد الله كوري عمر كيش يقول لو زانا بريزاني لو صحابة بريزاني كزوز شويني السنة كوتوا لنا الصحابة دا إمام عبد الله كوري عمر مشهورة بوي كزور سنة كوتوا زور متابعي سنة كدوا هنگاو بهنگاو رضاي خوالي بي كاتيك أم آفتا كتشي عبد الله كوري عمر خوالي راسي بي أم آفتا خيزاني قريشي بو پیاوێکی قڕیشی بوو کچی ئیمامی عەبدوڵای کوڕی عومەر بوو خوا لە ڕاستی بێ لە مانگی ڕەمەزانە ئەم ئافرەتە حامیلەیە تووشی تونێتی هات زۆر تینوو بوو وكانت حاملا بەڵام حاملە بوو ئافرەتەکە ئەم کچە ئیمامی عەبدوڵای کوڕی عومەر حاملە بوو تونێتی زۆری بۆ هێنا زۆر تونی بوو دەمی وشک بوو لە مانگی ڕەمەزاندا فأمرها ابن عمر أن تفطر وتطعم عن كل يوم مسكينا إمام عبد الله كوري عمر كباوتي أو كتبو بكتكي فرمو روشوكت بشكينا مادام تينوتا روشوكت بشكينا وبو هر روشيك لو روشاري مانجي رمضان فقير يكتير بك أما كمالا أسأل يقول الصحابي في غمر صلى الله عليه وسلم لم دو صحابة خوشوي سوا بەپێی ئەو حەدیثەی پێغەمبەری خوای کە باس ماکرد ئافرەتی حاملە و شیردەر ڕۆژوو ناگرن ئەگەر بەچی مەرجێ باسمان کرد ئەگەر ئافرەتی حاملە بەباشی گوێ بگرین دوایی بە خراپی نقڵی نەکرد ئەمە ڕێی ئیمامی ئیسحاقی کوڕی ڕاهەوەیهی ئەویش ڕێی لەسەرەوەی کە ڕۆژوو ناگرنەوە ئەو ئافرەتی حاملە بوو ئەگەر زانی ڕۆژووگرتن زەرەری پێ ئەگەێنێ زەرەر بە خۆی و حەملەکەی ئەگەێنێ ئەوە ڕۆژوو ناگرێ و بۆ هەر ڕۆژێک کیلۆنیۆ برنج دەدات بەلایەنی کەمەوە ئەگەر زیاترشدا باشتر
ئەمە حاملە ئافرەتی شیردەریش ئەبێ بۆ مەرجەی ئەو شیردەرە مناڵەکەی لەسەر شیرەکەی دایکی بشی بەڵام ئەگەر مناڵەکە لەو مناڵانە بوو دوسێ قاپ برنجی خوارد و شیری خوارد ئەوە شیرخۆر نییە ئەوە بە مناڵی شیرخۆر حساب ناکرێت ئەبێ مناڵەکە لەسەر شیرەکە بژی ئەغلەبە زیاتر لەسەر شیر بژی شیری دایکی ئەو کاتە ئەو ئافرەتە کە شیردەرە چونکە ئەگەر شیر بدات بە مناڵەکەی بە ڕۆژوێ شیرەکەی کەم ئەکا و جای واش هەیە ژیانی ئەلەرزێ لە برسە چونکە مناڵەکە زەختی لێکە کاتێکە شیرەکەی دایکی ئەمشێت ئەو ئافرەتەیش کە مناڵەکەی شیرەخۆرەیە مناڵەکەی وردە و ئەزانێ بە ڕۆژوگرتن زەرەر و زیان بە مناڵەکەی ئەگات چونکە دایک ئەگەر شیری قوتووی دا بە مناڵی خۆی لە کاتێکا خۆیشی شیری هەیە ئەوە غەش و خیانەتێکە لە ئەو مناڵەیەکە چونکە طبیەن وەک باسی دەکرێت دکتۆرەکان باسی دەکەن هەتا 6 مانگ بە تایبەتی نابێ بە هیچ شێوەیە شیری قوتوو بە مناڵ بدرێت ئەبێت تەنها هەتا 6 مانگ بە تایبەتی نابێ لە غەیری شیری دایک هیچ شیرێ بخوا مناڵ ئەگەر دایبی ئەوە خیانەتی لە مناڵەکەی خۆی کردووە جا برای بەڕێزم پێنج ڕەئی هەیە بەپێی حەدیث و قەولی سەحابە ڕۆژوو ناگرێتەوە بەڵام ڕەئی عولەما هەیە ئەڵێ ڕۆژوو ئەگرێتەوە بەڵام کاتێکە حەدیث و قەولی سەحابە و قسەی سەحابە بوو قەولی عولەما ڕەحمەتی خوا لەبێ نایخوات چونکە سەحابە شتێکی فەرموو هەموو عولەمای دنیا شتێ بفەرمێ قسەی سەحابەکە دەیخوات مادەم مخالفەی نەس نەبێت مخالفەی قورئان و سنت نەبێت جا لەبەرەوە بەپێی قەولی سەحابە ڕۆژوو ناگرن و قەزایشی ناکەنەوە بەڵام ڕێی عولەما هەیە پێت ئەڵێ منوانێ مامۆستایەک بڵێ ئەبێ بیگرێتەوە منیش ئەزانم ئەو ڕێی هەیە بەڵام بڵێ حەدیثێکم بەرێ قەولی سەحابەیەکم بەرێ نییت دەستی ناکەوێت لەبەرەوە ئینشاءڵڵا ئێمە شوێنکەوتی قورئان و سونەتین مادام سەحابە خۆشەویستەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتێکیان فەرمووە ئێمە جێبەجێ ئەکەین ئافرەتی حاملە ئەگەر بەهۆی ڕۆژۆکەیەوە زەرەر بە حەملەکەی گەیی با ڕۆژوو نەگرێ و قەزاشی نەکاتەوە ئافرەتی شیردەریش مادام شیر بە مناڵەکەیدا و مناڵەکەی بەهۆی ڕۆژوگرتنەوە شیرەکەی کەمەکە مناڵی شیرەکەی دایکی واتە ئەو کاتە ئەو ئافرەتەیش ڕۆژوو ناگرێ هەر کەسێکیش ئەڵێ وانییە با حەدیث و قەولی سەحابە بهێنێ مەگەر خۆی لە دیسانی خۆی دەری بکە ئەجینان نییە هیوادار انشاءالله لە قورئان و سنەت و باشی تێ بگەین دینی خوای گەورە ئاسانە ئاسانکاری بۆ ئێمە ئەوێ نایەوێ ئافرەتی حاملە و شیردەر لە ڕەزالەت و مەینەتیا بێت دینی خوا ئاسانە هەر کەسێک قورسی بکاتەوە ئەوە بە عەقڵی خۆی قورسی کردوتەوە دینی خوا ئاسانە ئاسانکاری زۆر تێدایە با ئێمەش ڕەحمەتی خواتانە بێ بەڕێی ئەمە ئەو قورسی نەکەین مادام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و سەحابە ڕێیان بە ئێمە داوە خێزانەکانمان خوشکەکانمان کچەکانمان حاملەن شیردەن ڕۆژوو نەگرین با لەسەر خۆمانی قورس نەگرێ لەسەر ڕێی عولەمای ڕەحمەتی خوایان لێ بێت ڕێزی تایبەتیمانەیە بۆ قەول و قسەی عولەما بەڵام بەرامبەر حەدیث و قەولی سەحابەی ناخەینەوە بە هیچ شێوەیەک اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجماعة والجماعات يا ربي خواه شفاينا وشكاء من بدي بتعيبتي أواني دواي دعاي خيان كدوا يا ربي خواهی همنی و آرامی وڵاتەکەمان بپارێزی یا ربی خواهی لە قورئان و سنەت تێمان بگەێنی یا ربی خواهی لە قورئان و سنەت تێمان بگەێنی یا ربی خواهی بۆ خاتی عەزەمەت و گەورەی خۆت لەم موسڵمانانش خۆش بی بە بەهەشت و تانیبەرینیان شادکەی یا ربی خواهی ئەو موسڵمانانش کە میوانی مانگی ڕەمەزان یا ربی خواهی هیدایەتیان بدەی بۆ دوای مانگی ڕەمەزانیش یا ربی خواهی بە بەردەوامی بێنن بۆ مزگەوت هاتوچەی ماڵەکەی تۆ بگەن یا ئەرحەم الراحمین أقول قولي هذا واستغفر الله لي ولكم واستغفروه إنه هو الغفور الرحيم أقيموا الصلاة